سنتەری پێدانی ڤاکسینە تایبەت بە خوێندکاران و مامۆستایانی زانکۆ و پەیمانگەکانی سۆران بڕیارە ڕۆژانە زیاتر لە 300 کەس لەو سەنتەرە ڤاکسینی کۆرۆنا وەربگرن بە تایبەتی دوای 25 مانگ کاتێک دەوامی خوێندنی باڵا دەست پێ دەکاتەوە تەواوی خوێندکاران ڤاکسینی کۆرۆنا وەردەگرن. ئەم بنکە پێدانی ڤاکسین ڕۆژانە توانای ئەوەی دەبێتن کەەوە 300 قوتابی و مامۆستا لەخۆ بگرێتن بۆ وەرگرتنی ڤاکسین. ئەمەش لە دوا دوای ئەو هەوڵانە دێتن کەەوە ژمارەیەکی زۆرتری هاوڵاتی مامۆستایان ڤاکسین وەربگرن. بە تایبەتی ئێمە ئێستا لە سەروبەندی دەستپێکردنی وەرزێکی نوێی خوێندن داین کەی ساڵی 2021-2022 تاکە ڕێگاش بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە و پەتایی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیە کەوا بتوانین ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ڤاکسین وەربگرن. ئێستا لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران 12 بنکەی پێدانی ڤاکسینی کۆرۆنا هەیە. زیاتر لە 25,000 کەس لە هەر سێ جۆری سینۆفارمی سینی و ئەسترانزیکای بەریتانی و ڤایزەری ئەمریکی وەرگرتووە. زیاتر لە 6,000 کەسیش داواکاری بۆ وەرگرتنی ڤاکسین پێشکەش بە ماڵپەڕی وەزارەتی تەندروستی کردووە. مەبەست لەکردنەوەی یارمەتیدانی قوتابیەکانە ئەوانەی کە لە زانکۆ پەیمانگەکانی ئەو دەڤەرە ئیدارەی سەربەخۆی سۆران قوتابین بتوانین لە ڕێگای ئەو سنتەرەوە بتوانین ئەو قوتابیانە کە لە دوای 25 مانگ دێنەوە بۆ دەوام ڤاکسین ویان پێ بدرێتن بۆ خەپارێزی لەو نەخۆشیە خۆپارێزی خۆیان و هەروەها خانەوادەکانیان. ئەوەی ئێستا هەیە زیاتر مامۆستایەکانن مامۆستای زانکۆیەکان لەگەر فەرمانبەرانی ناو زانکۆیەکان، بەڵام دوای 25 مانگ قوتابیەکانیش زیاد ئەبن کەواتە ڕێژەکە بەسەر ئەکەویتن. تەخمین ئەکرێ ڕۆژانە هەتا 300 کەس لەوانەیە بتوانانی لێرە ڤاکسینی پێ بدرێتن. لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە زیاتر لە 400,000 کەسی تێدا نیشتەجێیە ئەو ڕێژە ڤاکسینەی دراوە بە هاوڵاتیان لە بەرامبەر ژمارەی دانیشتوانی ڕێژەیەکی زۆر کەمە. لە کاتێکدا بەپێی ئامارەکانی تەندروستی ئەو کەسانی ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە پارێزراون لە توشبوونی کۆرۆنا، لە ئەگەری توشبوونیش پێویستیان بە پێدانی ئۆکسجین و چاودێری تەندروستی نابێت. عوسمان کورسات نیوز ئیدارەی سەربەخۆی سۆران.